سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم ئەمڕۆ گرنگترین هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە ناونیشانەکان دەست پێکەم. تا ساعت 8 بەیانی ڕۆژی شەممە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێکاتەوە وتەبێژی ئەپیکۆر ئەڵێت ئەو ڕێکەوتنە کاتیە بەڵام ڕێخۆشکەرە بۆ ڕێکەوتنی هەمیشەیی. سێمین فێستیڤاڵی بەرهەمە کشتوکاڵیەکان لە سۆران بەڕێوەچێت هەتا سەعات 9 شەو بەردەوامە بێت 56 جوتیار بەرهەمە کشتوکاڵیەکانیان خستوەتە ڕوو. سووریا چەند گرێبەستێکی گەشتیاری بە بەهای زیاتر لە 1 ملیار و 500 ملیۆن دۆلار ئیمزا کردووە. وەزیری گەشت و گوزاری سووریا ئەڵێت ئامانجیان پەرەپێدانی ژێرخانی ئابووری و پەلکێشکردنی وەبەرهێنەرانە. پشکی تورکیا لە بازرگانی جیهان بۆ زیاتر لە 100 بەرز بووەتەوە. بەڕێوەبەری هەناردا لە وەزارەتی بازرگانی تورکیا ئەڵێت عێراق یەکێکە لە سەرەکیترین کڕیارانی بەرهەمە تورکیەکان. بە گوێرەی ئەو ڕێکەوتنە سێقۆڵیەی کە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان و کۆمپانیا نەوتیەکان بەڕێوە چووە و ئەنجام درراوە هەتاوەکو سبەی سەعات 8 بەیانی دەست ئەکرێتەوە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. ئەو ڕێکەوتنە کە وەک وتەبێژی ئەپیکۆریش ئەڵێت کاتیە بەڵام ڕێگەخۆشکەرە بۆ ڕێکەوتنێکی هەمیشەیی. شارەزایەکی بواری ئابووری عێراق ئەڵێت ئەکرێت ڕێکەوتنی کاتی لە نێوان عێراق و هەرێمی کوردستان لەسەر هەناردەکردنەوەی نەوت بکرێتە ڕێکەوتنێکی هەمیشەیی ئەگەر کۆمپانیایەکی ڕاوێژکار تێچووی دەرهێنانی نەوت دیاری بکات لە کەمترین ماوەیە. نەبیل مەرسومی شارەزای ئابووری عێراق ئەڵێت تەنیا کۆمپانیای DNO کەنەڵ ئەنەرژی تورکی ڕێکەوتنەکان ئیمزا نەکردووە داوای گەرەنتیکردنی شایستەداراییەکانیانەکەن. ئەشڵێت هەتا کۆتایی ساڵ ڕێکەوتنەکە کارایە دواتر مانگانە نوێ ئەکرێتەوە تا ئەو کاتەی کۆمپانیایەکی ڕاوێژکاری تێچووی نەوت دیاری ئەکات و بۆ ئەم مەبەستە گرێبەستێک لەگەڵ وودی ماکێنزی بەریتانی ئیمزا ئەکرێت. پەیامنەری کورسات نیوز محەممەد عەبدوڕەحمان زانیوێتی وەزارەتی سامانە سروشتیەکان کارمەندانی بەشی کارپێکردنی ڕاستپاردووە بەرەو کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان بەڕێ بکەون لە ئامادەی یابن تا لە چەند سەعاتی داهاتووە دەست بکەن بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. نەوتی هەرێم ئەگاتە وێستگەی پێوانەکردن لا فیشخاپور لە سنووری قەزای زاخۆ کە 7 کارمەندی تەکنیکی کۆمپانیای نەوتی باکوور سەرپەرشتی وەرگرتنی نەوتەکە و پێوانە بۆ بڕەکەی ئەکەن. محەممەد عەبدوڕەحمان زانیاری تایبەتی دەستکەوتووە. زانیاریەکەش ئەوەیە کە یەکێک لە کارمەندانی کۆمپانیای نەوتی باکوور لەسەر داوای وەزارەتی نەوتی عێراق بەرەو سنووری سلۆپی بەڕێکەوتووە کە دوایین خاڵی وەرگرتنی نەوتی هەرێمی کوردستانە لەسەر سنووری عێراق تورکیا. پاشان نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جەیهانەوە ئەچێتە ناو خاکی تورکیاوە. لە ئێستاوە هەتاوەکو سەعات 8 بەیانی ڕۆژی شەممە دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ئانوساتایە. با لێرە باسێکی گرێبەستە سێقۆڵیەکە بکەین و بزانێکین چی کراوە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کە ئەوترێت هەتا سبەی سەعات 8 بەیانی لە ئانوساتایەواتە هەر لە ئێستاوە هەتاوەکو سبەی سەعات 8 بەیانی هەموو کات ئەگەری هەیەکە نەوتی هەرێمی کوردستان بنێردرێتە ناو بۆریەکان و کە ناردرای ناو بۆریەکانیش 24 سەعاتی پێچێت تاوەکو بۆریەکان پڕ ببێت و دەست بە هەناردەکردنی بکرێتەوە. وەکوتم باسیەوەکەین کە چی کراوە سەبارەت بە کاتەکەی هەتا سەعات 8 بەیانی ڕۆژی شەممەوە تا سبەی نەوتی هەرێمی کوردستان هەناردە ئەکرێتەوە. ئەو کارانی ترکە بە کردارێکی ئەنجامدراون یەکێک ئامادەبوونی کارمەندانی بەشی کارپێکردن لەسەر کێڵگە نەوتیەکان بۆ ئەوەی دەست بە کارەکانیان بکەنەوە و دووەمیشیان ئامادەبوونی کارمەندانی تەکنیکیە بۆ وەرگرتن و پێوانەکردن لەبەرەوەی کە هەندێ کارمەندی کۆمپانیای نەوتی باکوور لە وێستگەی KMS لە زاخۆ ئامادەن بۆ ئەوەی کە ئەو نەوتە وەربگرن ڕۆژانە مانگانە کاری پێوانی بۆ بکەن و هەروەها نەوتەکە
هەناردە بکەن و دەست بکەنەوە بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. ناوەڕۆکی ڕێکەوتنە سێقۆڵیەکە ئەگەر بمێ بە وردەکاری بۆتان باس بکەم بەم شێوەیە ڕێکەوتنەکە هەتاوەکو پەسەندکردنی بودجەی داهاتوو ئەبێت واتە بودجەی داهاتوو لە ساڵی 2026 پەسەند بکرێت ئەم ڕێکەوتنە بەردەوامە بێت 2027 پەسەند بکرێت هەتا ئەو کاتە بەردەوامە بێت. یەک جیاوازی بچووک هەیە لەم نێوانەیە ئەمە ئەڵێن هەتا پەسەندکردنی کاتی بودجێ بەڵام خۆی ڕێکەوتنەکە هەتاوەکو کۆتایی ئەم ساڵە لە کۆتایی ئەم ساڵەوە هەتاوەکو پەسەندکردنی بودجەکە بە شێوەی مانگانە نوێ ئەکرێتەوە بۆیە پێی ئەڵێن ڕێککەوتنە کاتیەکان و وتەبێژی ئەپیکۆریش لەم بارەیەوە قسەی خۆی هەبوو کە دواتر باسی ئەوشتان بۆ بکەم. سۆمۆ سەرپەرشتی پرۆسەکە ئەکات بۆ وەرگرتنی نەوتی هەرێمی کوردستان و کۆمپانیای نەوتی باکووریش نەوتەکە وەرئەگرێت وەکو وتم نوێنەر و کارمەندی کۆمپانیای نەوتی باکوور لە وێستگەی KMS لە زاخۆ ئامادەیەوەیان تایە بۆی کە نەوتەکە پێوانە بکەن و وەری بگرن. ئەو نەوتەکە قەرارە هەناردە بکرێت لە قۆناغی یەکەمە 190,000 بەرمیلی ڕۆژانەیە کە 50,000ش بۆ ناوخۆ لە درێتەوە 190,000شی وەکوتم هەنارداکرێت لە ڕێگەی بەندەری جەیهانەوە. شایستە دارایەکانی کۆمپانیەکانی نەوت ئەدرێت بەڵام چۆن ئەدرێت 16 دۆلاریان بۆ لە بەرچاو گیراوە کە ئەمە بڵین وەکو خەرجی دەرهێنان و هەناردەکردن بە شێوەی نەوت و بەهاو بە نرخی ڕۆژی نەوت ئەم شایستە داراییانیان پێ ئەدرێت. دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی لە پاریسیش دڵنیای ئەدات لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە واتە هەر لایەنێک لەم سێ لایەنە کە بەشدارن لە ڕێکەوتنەکە چ هەرێمی کوردستان چ بەغاوە چ کۆمپانیاکان ئەگەر بێت و خاڵەکان پێشێل بکەن و پابند دەبن بە ڕێکەوتنەکە ئەم دادگایە ئەتوانێت بە دوواداچوون و تەنانەت بڵین سزاکاری سزا و بڕیاردان بکە لە بابەتەکەیە. بە زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان وتەبێژی ئاپیکۆر قسەی هەبووە باسیەوە کات ئەڵێ ڕێکەوتنەکان کاتین لە سیویەکی کانونی یەکەم کۆتایی پێدێت و باسیەوە کات کە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دوای سیویەکی ئەم ساڵ سیویەکی مانگی 12 ئەم ساڵ ڕێکەوتنەکە بە شێوەی مانگانە بەردەوام تازە ئەکرێتەوە و ئەڵێت ئەم ڕێکەوتنانە هەرچەند کاتین بەڵام ڕێگە خۆشکردن بۆ ئەوەی کە ڕێکەوتنێکی هەمیشەیی بکرێت بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. بۆ ئەم بابەتە ئەمانەوێ زانیاری زیاتر وەربگرین قسەی زیاتر بکەین باس و خواستی زیاتری لێوە بکەین و ئەچمە لای میوانێک کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە ئەندازیار مؤەید غازی عوبێد شارەزای بواری نەوت و غاز لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە زۆر بەخێر هاتن. کاک مؤەید پێمان بڵێن ئەزانین کە دۆسیەی نەوتی عێراق یەکێکە لە ئاڵۆزترین دۆسیەکان لە عێراق هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەبێت بۆ چارەسەرێک بۆ ئەم قەیرانە یاخودنا. بێگومان هەناردەکردنی نەوتی عێراق دەبێتە چارەسەر بۆ دەبێتە چارەسەر کێشە و گرفتەکانی نێوان هەرێم و بەغدا. دیارە ئەمە لە ساڵی 2023ەوە لە مانگی ئادارەوە بە دادگای پاریس ئەم ڕێکەوتنە وەستاوە و چۆتە بواری ئەوەی کە بۆستێت بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشکەرەیە کە ئەم ڕێکەوتنێکی چارە نووسازە بۆ هەرێمی کوردستان و بۆ کۆمەڵێک و من پێچم بە بچنی من وای خوێنمەوە کە ئەم ڕێکەوتنی هەرێمی کوردستان و وزارەتی نەوتی عێراق و کۆمپانیەکانی دەرەوە ئەمانگەێنێتە ڕێگە چارەسەرێک بۆ کێشە و گیرروگرفتەکانی هەرێم و بەغدا. باشە کاک مؤەید هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەتوانێت کاریگەریەک لەسەر بازاڕی جیهانی وزا بە تایبەتی نەوت دروست بکات؟ بێگومان بازار ئەجوڵێنێت هەرچەند لە کاریگەری ئەو تۆی نابێ بۆ جیهان بەڵام لەبەرەوەی ئێمە نەوتی هەرێم بڕێکی زۆر کەمەیە لە چاو جیهان بۆ 450 بۆ 500 بەرمیل ڕۆژانە نەوت هەناردە دەکەین. خۆتانزان جیهان زیاتر لە 100 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە ڕەواناکەن بەڵام ئەبێتە
کەواتە چارەسەری کێشەکان نێوان ئەقلیمی یاخود وڵاتانی دراوسێ چی لە ڕووی بازرگانی یاخود لە ڕووی کۆمەڵە کێشە و گرفت بۆ چارەسەری ئەوانە گومانیتیانە زۆر باشە بێەوە کاریگەری سیاسیش ئەبێ لە ناوچەکەی. باشە ئەی کاک مؤەید ئەم ڕێکەوتنە ئەوترێت کە هەتاوەکو کاتی پەسەندکردنی بودجەی داهاتووە، یعنی ئەم ساڵ کۆتایی پێدێ و لە دوای ئەوە مانگ بە مانگ کە تا کاتی پەسەندکردنی بودجە نوێ ئەکرێتەوە. ئایا بودجەی داهاتووی عێراق لەسەر بنەمای ئەم ڕێککەوتنە ئەبێ یاخود نائەگەری هەیە بودجەش ببێت بە بربەست و کێشە بۆ ڕێککەوتنەکە؟ ئێمە زۆر گرنگە ئێمە بودجە و موچە جیاکەین لە نەوت. بەڕاستی هەرێمی کوردستان بودجە و موچە قوتی هاوڵاتیانە ناکرێتەوە پەیوەستیکەی بە نەوتەوە. ئەمە زۆر گرنگە یەکێ لەو خاڵانە دەبواە باس کرایە کە موچە و بودجەی هاوڵاتیان یاخود موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕەبتکەی بە نەوتی هەرێمی کوردستانەوە دەبواە ئەمە جیاکرێتەوە لە بەندی عەقدەکان. بەڵام لە عینەن کاتشە من گەشتبینم بۆ ئەوەی کە ئەم ڕێککەوتنە درێژە بکێشەوە لە ئایندەیشە بە هەمان شێوە بەم چۆن ئێستا ئیتفاقە کراوە ئیتفاقە جێبەجێ بکرێەوە بژێوی هەرێمی کوردستانیش بەرەو باشە بڕات. باشە کاک مؤەید، ئەزانین کە لە ئێستاە ناوچەکە بەگشتی بە بارودۆخێکی زۆر هەستیارات هەیە پەڕێ پێم وایە زیادە ڕۆین یە بڵین چەند ساڵێکە کە ئەم ناوچەیە بارودۆخی ئاوا هەستیاری بەخۆیەوە نەبینیوە هەر جۆرە گۆڕانکاری لە نرخی نەوتی شا دروست دەکات. ئەمە نابێتە کێشە بۆ ئەم ڕێکەوتنە سێقۆڵیە کە ئیترها تازە بووە بە ڕۆچنەیەکی هیوا لای موچەخۆرانی هەرێمی کوردستان کێشەکانیان چارەسەرکات. بێگومان ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە نرخی نەوت وەک خۆی بمێنێتەوە یاخود احتیمال دەکاتە سەر بەرزی و نزمی نرخی نەوت. ئێمە هەرچەنە نرخی نەوت بەرز بێت ئەتوانم برێم لە عایدات و زۆر دەتوانن عایدات و یاخود استحقاقاتی دەوڵەت ئەتوانن بدەن یاخود موچەی هەوڵاتیان ئەتوانن بدەن. ئەمان لە کاتێکە کە نرخی نەوت بەرز بێت کە نرخی نەوت دابەزیێت یاخود نزم بێتەوە ئەو کاتە لەو باوەڕم بە هەمان شێوە دەبێتە عەرقەلەیەک یاخود دەبێتە ئەوەی کە حکوومەتی عێراق بە هەمان شێوە ڕوبەڕووی هەرێم بێتەوە. هەرچەنە نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان دابەزێت عێراق ئەتوانم بڵێم زۆر بە ئەوە ینی وەکو تووشی قەیرانی هەرێمی کوردستانەکە. دەستخۆش بێ ئەی باسی گرێبەستەکە بکەین کە تورکیا ڕایگەیاندوتی نوێی ناکەمەوە گرێبەستێکی بوو لەگەڵ عێراق بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و عێراق لە ڕێگەی بەندەری جەیهانەوە. کۆتایی ئەم ساڵی ژەم گرێبەستە کۆتایی پێدە و ئیتر نوێشی ناکاتەوە. ئاسۆی ئەم گرێبەستە چۆن ئەبینن؟ پێتان وایە نوێ بکرێتەوە یاخود ئەبێ بە بەربەستی سانەوە بۆ نەوتی هەرێمی کوردستان؟ ئەمان بە بڕیارێکی ئەردوغان ئەم گرێبەستە چۆتە بواری جێبەجێکردنەوە کە چیتر ئیتر عەقد تازە نکاتەوە لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ عێراقا. طبعاً ئەمە لەبەر بژێوی خۆی نایە بۆ ڕێیا بچێت ڕێگایەتری دۆزیوێتەوە بۆی وحد وایە لە ساڵی 2026 ئیتر چیتر لەگەڵ عێراقا ئەو گرێبەستانە جێبەجێ نکات. دیارە ئێمە 52 ساڵە لەگەڵ بەندەری جیهانی تورکیا ئێمە عەقدێکی 52 ساڵەمان هەیە لەگەڵ بەندەری جیهانی لە ڕێگەی تورکیاوە. بەڵام بەداخەوە بە قەرارێکی ئەردوغان کە وا بڕاری داوەکە نهایەتی 2026 کە ئەو عەقدانە جارەتر تازە نەکرێتەوە بەڵام ڕێگایەکی تریان بە خۆیان دۆزیێتەوە ئەویش لە ڕێگایەکی جگە لە بۆ ڕێر نازانم لە ڕێگایەکی کە باشە کاک مؤەید ئەگەر بێت و ئەم گرێبەستە نوێ نەکرێتەوە مادام هەرێمی کوردستان نەوتەکەی ڕادستی سۆمەوە کات جیاوازیە بێ بۆ هەرێمی کوردستان ئەم نەوتە لە ڕێگەی بەندەری جەیهانەوە بڕوادیا لە ڕێگەیەکی جێگرەوە؟ حتمما دەبێت لە ڕێگەیەکی ترەوە بڕات. سۆمە خۆی کە تۆ ڕادستی سۆمت کرد سۆمە خۆی ڕێگایان زۆرە. من پێشم وایە لەو ڕێگایەوە بڕەوە باشتر لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە بڕات. حتمما سۆمە بۆ خۆی ڕێگا هەیە و ئەسوانم بڵێم بە کولفەیەکی زۆر کەمتریش ئەو نەوتەت لێوەرگرەیە خودتەن نەقلی ئەو هەموو بۆ ڕێ و ئەو هەموو عایدات و ئەو هەموو کێشە و گرفتانەش ڕوبەڕووی نابینەوە. ئەی ئەم گرێبەستە سێقۆڵیە سێ لایەن بەشدارن لە گرێبەستەکە یەکیان هەرێمە یەکیان بەغا یەکیان کۆمپانیاکان لە ماوەی ڕابردووشە
تا هەرێم و بەغا ڕێکەوتن کۆمپانیاکان ناڕازی بوون دوو لایانی تر ڕێکەوتن یەکێکی تر ڕازی نابوو بە بابەتەکە بە بڕوای ئێوە لەم سێ لایەنە هەڵقەی لاوازی ڕێکەوتنەکە کامیانن ینی پێتان وایە کامیان زووتر ڕێکەوتنەکە بخاتە مەترسیەوە؟ من پێم وایە هەر سێ لایەن تەواوکەری یەکترین. تۆ گرێبەستت لەگەڵیان بەستووە و ئیمزات کردووە بە هەر سێ لایەکان چی لە وزارەتی نەوتی عێراق یاخود کۆمپانیاکانی دەرەوە و لەگەڵ سامانە سروشتەکانی هەرێمیشە. ئەمە هەرسێکیان تەواوکەری یەکترین هەموو ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە یەک وەزعی سیاسی دوو نرخی نەوت. من تەسەورەکەم هەرسێ لایەن ئەمجارە بە ڕۆحێکی ئەوەی کە هاتنتە پێشەوە هەرسێ لایەن نیەتیان ئەوەیە کە نەوتی عێراق یاخود نەوتی هەرێمی کوردستان جارێکی کە نەچێتە قەیرانی ئەوەی کە بوەستێت و پێم وایە بگرە ئێستا ڕۆژانە گەر ئەوەن لە بەرمیل بڕات بە زیاتریشەوە ئەچێتە جێگەی خۆیەوە. زۆر باشە، زۆر سپاس ئەندازیار مؤەید غازی ئۆبێد شارەزای نەوت و غاز، زۆر سپاس کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بوون. سپاس بۆ زانیاریەکانتان. جیاواز لەم بابەتە چینە بابەتێکی تر کە ئەویش بابەتی قەیرانی ئابووری و دارایی هاوڵاتیانە بە هۆکاری دواکەوتنی موچە و قەیرانی دارایی بەشێک لە هاوڵاتیان و موچەخۆران ناتوانن پێداویستیەکانی منداڵەکانیان بۆ خوێندن دابین بکەن. قەیرانەکە بە شێوەیە کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان و موچەخۆران دروست کردووە کە وای کردووە بەشێکی زۆر لە فرۆشگاکان نرخی کاڵا و پێداویستیەکانی خوێندن داببەزێنن، بەڵام لەگەڵەوەشا ژمارەیەکی کەم لە هاوڵاتیان نەتوانن پێداویستیەکانی خوێندنیان لێ بکڕن. بەشێکیش لە خێزانەکان کە هەژارن لەلایەن خێرخوازان و سەرمایەدارانەوە هاوکاری کراون. لەگەڵەوەی ساڵی نوێی خوێندن دەستی پێکردووە بەشێک لە کەسوکاری خوێندکاران نەیانتوانیوە وەک پێویست جلوبەرگ و پێداویستیەکانی خوێندن بۆ منداڵەکانیان بکڕن. مامۆستا کەنار خۆی و هاوسەرەکەی موچەخۆرن و دوو منداڵیان خوێندکارە. دەڵێن دواکەوتنی موچە کاریگەری لەسەر ژیانیان دروست کردووە و بە زەحمەت توانیویانە پێداویستیەکانی خوێندنیان بۆ دابین بکەن. بەڕاستی کاریگەریکی زۆر زۆری هەیە، چونکە ئەوەی کە ساڵان ئەکراتەوە بە دڵی خۆت هەرچیت ئەویست بۆ مناڵەکە دەکڕی، هەرچی داوا بکردایە بۆ دەکڕی لەبەرەوەی موچەکە هەبوو پارەکەت پێ بوو، بەڵام ئێستا نەوەڵا ناتوانانی ینی ئەوەی کە مناڵەکە خۆشی داوایەکە بە ڕێژەیەکە ینی کولفەکەی زۆر بێ نەوەڵا ناتوانانی بۆی دابین بکەی لەبەرم قەیرانە و لەبەرم بێ موچەیە نەبەخۆ. کاریگەریەکانی دواکەوتنی موچە و قەیرانی دارایی بە شێوەیەک لە سەر ژیانی هاوڵاتیان و موچەخۆران زەق بوونەتەوە. وای کردووە بەشێکی زۆر لە فرۆشگاکان نرخی کاڵا و پێداویستیەکانی خوێندن دابەزێنن، بەڵام لەگەڵ ئەوەشدا بە ڕێژەیەکی کەم هاوڵاتیان دەتوانن پێداویستیەکانی خوێندنیان لێ بکڕن. بەشێکیش لەو خێزانانەی هەژارن لەلایەن خێرخوازان و سەرمایەدارانەوە هاوکاری کراون. مشتریمان هەبووە یعنی وتەتی قەمیسەکەی هەیە پانتۆڵەکەی بۆ ناکڕم، یان وتەتی پانتۆڵەکەی هەیە خەمیسێکی بۆ کڕم، یان قرتاسی بۆ کرد جانتاکەی پار بەکارهێنە، یان لە دەفتەرەکانە تۆزێک ڕەزیلی ینی من سەرنج بە من زۆر کەسێک هات ئەیوت دەفتەرێک بۆ دوو بەش بەکارێنم، یعنی تا ئەو حەدەش خەڵک هاتووە، بەڵام ئێمە خۆمان هاوکاری و کەسانەکەین سوپاس بۆ خۆی گەورە، بەڵام تاکید قەیرانەکە زۆر تەسیری لەسەر دایک و باوک هەیە. لە بەشێک لە خوێندنگا حکومەکاندا سەرڕای دواکەوتنی موچە بەشێک لە مامۆسایان بە گڕوتینەوە ساڵی نوێی خوێندنیان دەست پێکردەوە. هەندێک جار بە هۆکاری ئەوەی بارگرانی لەسەر شانی کەسوکاریان دروست نەکەن، فشار لە خوێندکارەکان ناکەن پابەندی یەکپۆشی بن. زۆرێکیش لە خوێندکاران جلوبەرگی ساڵانی ڕابردوو دەپۆشن. ئێمە هەموو ساڵێکم دیاردەیە بینین خۆتان نزان کۆمەلگا گەڕەکەکان خەڵکی فەقیر و خەڵکی هەژاری شتایە تێبینیەوەمان کردووە خەڵکێک فەقیر بێ زۆر زەختمان لێ نەکردووە، بگرە خۆشمان جلوبەرگمان بۆ دابین کردووە لە ڕێی خێرخوا لە ڕێ دیژنەی دای بابەوە، یعنی هیچ کاتێک زەختمان لە هیچ کەسێک نەکردووە بۆ کڕینی جلوبەری. پێڕەوکردنی سیستەمی یەکپۆشی لە ناوەندەکانی خوێندنی سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم بۆ ئەوە دەگەڕێتەوە کە جیاوازی چینایەتی لە نێوان خوێندکاراندا دەرنەکەوێت، بەڵام وەک مامۆستایان دەڵێن قەیرانی دارایی خەریکە کاریگەری لەسەر و سیستەمەش دروست دەکات. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.
ئەمڕۆ دوایین ڕۆژی پێشانگەی نێودەوڵەتی هەولێرە بۆ بازرگانی و کەرەستەی بیناسازی کە بە یەکێک لە پێشانگا هەرە گەورەکانی ئەو بوارەدا ئەنرێت. 400 کۆمپانیا لە 20 وڵاتەوە لە پێشانگاکەیە بەشدارن و لە 348 ستاندا کۆمپانیاکان نمایشی بەرهەمەکانیانەکەن. لە پێشانگاکە بە تایبەت گرنگی بە بەرهەمی وزەی خاوێندرا و کۆمپانیایەکی زۆر لەو بوارە لە پێشانگاکەیە بەشدار بن و بەرهەمەکانیان نمایش کرد. وەک باسم کرد ئەمڕۆ دوایین ڕۆژی پێشانگای بازرگانی و بیناسازیە لە هەولێر بۆ مەبەستامێ بچمە لای پەیامنەرمان بڕیار محەممەد زانیاری وەربگرین بزانێکین کە پێشانگاکە چۆن بەڕێوەچوو بە گشتی و میوانیشی هەیە با میوانەکەی بدوێنە و قسەی زیاتری لەسەر بکەین. بڕیار سڵاوت لێبێ ماندوو نەبی پێمان بڵێ پێشانگاکە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە چۆن بوو بە تایبەتی ئەمڕۆکە کە کۆتا ڕۆژی بوو. زریان سڵاو لە تۆش دیارە چەند سەعاتێک ماوە بۆ ئەوەی پێشانگای بیناسازی و بازرگانی و کەلوپەلی بیناسازی کە یەکێکە لە گەورەترین پێشانگاکان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کە ژمارەیەکی زۆری کۆمپانیاکان بەشداریان کردووە کە زیاتر لە 400 کۆمپانیا وەکو خۆت باست کرد لە 20 وڵاتی جیاواز کرد، بەڵام زۆری نیان ئەو وڵاتانەی کە بەشداریان کردووە وڵاتی سین و تورکیا و هەروەها بەشێکی دیکەش کۆمپانیاکانی نێوخۆی هەرێمی کوردستانە، بەڵام بەشێکی تایبەتی پێشانگاکە تایبەت کراوە بە ینی کارەبا یاخود کارەبا لە ڕێگای وزەی خۆرەوە، ینی زۆرترین قەرەباڵغیەکە کەوتۆتە ئەو بەشە وەکو ئێستاش لە دیمەنەکانە دەیبینن. ئەمە بەشێکی هەرە گەورەی پێشانگاکەیە کە زۆرینەی ئەو ستەیجانەی کە دانراون تایبەتن بە بەرهەمێنانی کارەبا لە ڕێگای وزەی خۆرەوە. جا من میوانێکم لەگەڵ دەبێت کاکاوکار لەگەڵم دەبێت لە یەکێک لە کۆمپانیاکانی بەرهەمێنانی کارەبا لە ڕێگای وزەی خۆرەوە لەگەڵم دەبێت. کاکاوکار سڵاوت لێبێ لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا لە پێشانگایەدا زۆرینەی کۆمپانیاکان ئەو کۆمپانیانن کە کارەبا لە ڕێگای وزەی خۆرەوە بەرهەمدێنن، ینی من بەنێو پێشانگاکەش داگەڕام زۆرترین قەڵەباڵغیەکە لێرکوانەیە، خەڵکێکی زۆر دێت لێرە. بۆ وایە؟ بەخێر بێن، بەڵێ ئەمە حوتەمین پێشانگای بازرگانیە بۆ بنیادنان و پیشەسازی کارەبایی. لە ساڵانی ڕابردوو پێشانگای بنیادنان و بیناسازی ژمارەیەکی کەم بابەتی سۆلەر پەنەڵی تێدا بەشدار دەبوو، بەڵام ئەم ساڵ ژمارەیەکی یەکجار زۆر کۆمپانیای تایبەتمەند بە بواری سۆلەر و تاقە شەمسی بەشدارن. ئەوەش ئەوە دەگەیەنێ کە لە داهاتوودا هەر کەسێک بیەوێ خان و دروست بکە، باڵەخانەیەکی گەورە دروست بکە، کارگەیەک دروست بکە، بەنزی خانە و نەخۆشخانە هەلی دروست بکە، دەبێ بیر لەوە بکاتەوە چۆن سەقف مەغریبی و کاشی و شتەکانی تری ناوخانوەکەی زەرورە ئاواش دەبێت تاقە شەمسیەکەی بۆ دابنێ و خۆی ڕزگارکە لەو پارە زۆرەی کارەبای حکومی و ئەو کارەبا خراپەی مۆلیدە کە پێشتر پێشکەش بە هاوڵاتیان کراوە. لە ماوەی ئەو چەند ڕۆژەی پێشانگاکە لە 23 مانگ تاوەکو 26 مانگ پێشانگاکە کراوەتەوە، چۆن هاوڵاتیان پێشوازیان لەو پێشانگایە کرد، چۆن سەردانی ئەو پێشانگایان کرد، ینی بۆ ئێوە کە لەو بوارەدا کار دەکەن بە شێوەیەکی گشتی کۆمپانیاکان دەرفەتێکی چۆن ڕەخساوە؟ ئایا توانیوتانە ئەو کاڵیانەی کە هەتانە ینی بە شێوەیەکی گشتی بۆ خەڵکی ڕوون بکەنەوە بۆی خەڵک بیکڕێتن؟ خۆی بەشداریکردن لە پێشانگاتۆ ئەو بەرهەمانەی هەتا ئەو کاڵایانەی هەتا پێشکەش بەو خەڵکانەی دەکەی کە دێن سەردانت دەکەن. وەک جەنابەت و لە شاشەکەشەوە دیارە ئەو شوێنانەی کە تایبەتن بە بابەتی سۆلەر پەنەڵ و تاقە شەمسی بۆ نمونێمەکو کۆمپانیای پاوەرسۆری لەو پێشانگای بەشداریمان کردووە، هەر خەڵکێک کە بەشداری کردبێت هەر شوێنێکی تر سەرێک بەو شوێنانەدا دەکا کە تاقە شەمسی لێ و بیر دەکاتەوە دەڵێ چۆن بتوانم کارەبایەک لە ڕێی وزەی خۆرەوە دروست بکەم. ئیتر ئێمە بەرهەمەکانی خۆمانیان بۆ نمایش دەکەین، بۆیان عرض دەکەین، ئەوانش ژمارە موبایل وەردەگرن، لۆکیشن وەردەگرن، کۆنتاکت دروست دەکەن لەگەڵمە. مەرز نییە ئێستا مباشرەتەن قەراری دانانی سیستەمی سۆلەر پەنەڵ بدەن، بەڵام بە دڵنیایی دەرفەتێکی باشە، دەرفەتێکی باشە بۆ کۆمپانیاکان بۆ خۆناساندنیان بە شەریکاتەکانی کە لێرە بەشدارن و ئەو خەڵکانە و ئەو کۆمپانیانە و ئەو بازرگانانەی کە سەردانی پێشەنگاکە دەکەن. ئەو هیوای ئێوەش کەلوپەلەکانتان بە هەرزان بفرۆشن بۆ ئەوی
زۆرترین خەڵک سودمەند بێت لە بابەتەکانتان دەست خۆش بێ کاکاوکە بەڵێ زریان ئەوە جێبیست بووی ئەمە وتەی میوانەکەم بوو لەبارەی وەی کە لەو کۆمپانیانێ وەکوتم زیاتر لە 400 کۆمپانیا بەشدارن بەڵام زۆرینەیان لە بواری بەرهەمێنانی کارەبا لە ڕێگای وزەی خۆرەوە بەشداریان کردووە و وەکو میوانەکەشم ڕوونی کردەوە ینی لە ماوەی ئەو ساڵانەدا خەڵکێکی زۆر خواستی لەسەر ینی بابەتی بەرهەمێنانی کارەبا لە ڕێگای وزەی خۆر چونکە بابەتی کارەبا 24 ساعتی هاتوۆتە پێش هێشتا خەڵکێکی زۆر تەسی لەوە هەیە کە نرخی کارەبای ماگانەی زۆری بۆ بێتەوە بۆیە پەنادە بە نەبەرکڕینی ئەو ئامێرە بۆ ئەوەی کارەبایان دەست بکەوێتون و تێچوەکی کەمتریشیانە سەر بکەوێت. سپاس پەیامنەرمان بڕیار محەممەد لە هەولێرەوە لە شوێنی پێشانگای بیناسازی و بازرگانی لەگەڵمان ئامادەبووی سپاس بۆ خۆت سپاس بۆ میوانەکەشت. سێم فێستیڤاڵی بەرهەمە کشتتوکاڵیەکان لە ڕۆژی ڕابردووە لە قەزای سۆران لە ئیدارەی سەربەخۆی سۆران دەستی بەکارەکانی کردووە هەتا سەعات 9 ئەم شۆکە بەردەوامە بێت. 100 جوتیار زیاتر لە 250 جۆر بەرهەمی خۆماڵیان پێشکەش کردووە. زۆرینێ و بەرهەمە کشتتوکاڵیان ناوخۆیانە لەو فێستیڤاڵە نمایش کراون بەرهەمی نایاب و دەگمەنی سنووری ئیدارەی سۆرانن کە ساڵانە لە بازاڕەکان خواستی زۆریان لەسرە. پەیامنەرمان ئیسماعیل عوسمان لە شوێنی فێستیڤاڵەکە گەشتیارێکی ئەمریکی ئەدوێنێت باز لە فێستیڤاڵەکە ئاکاتوەڵێت خستنە ڕووی ئەو بەرهەمانە زۆر جوان و سەرنجڕاکێشە هەموانیش زۆر ڕووخۆشن. بابینەری راپۆرتەکەی ئیسماعیل بین. سێمین فستیڤاڵی کشتتوکاڵیە بۆ بەرهەمە ناوخۆیەکان لە ئیدارەی سۆران لە ڕێگای 100 جوتیار بە پێشکەشکردنی زیاتر لە 250 بەرهەمی خۆماڵی بە بەشداری زیاتر لە سەدان کەس لە ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت. شتێکی زۆر جوانە ئەم هەموو بەروبوومە ببینین کە لەلایەن جوتیارانەوە نمایش کراوە. هەمووان لێرە زۆر ڕووخۆش و باشن و خواردنمان پێیان. چەندین بژاردە بۆ خەڵکی و بەشداربووان بەردەستن. بەڕاستی شتێکی سەرنجڕاکێشە لێرە بیت و بینەری ئەم هەموو شتە بیت. ئێمەش جوتیارەکانمان بۆ شێوەی ئێوە خۆراک و بەروبوومەکانیان دائەنێن وەی خەنەڕوو هەمووان زۆر بەخشەندە و باشن. بەرهەمی هەنجیر بەشداریمان لەو فیستیڤاڵە کردووە. سێ بەرهەمی هەنجیرمان هێناوە، هەنجیری ڕەش، هەنجیری خۆماڵی و دوو جۆر هەنجیری زەردیش کە هەنجیرێکی زۆر جوان و نایابە. هەنجیرەکان لە گوندی وەسان بەرەم هاتینە چەند ساڵەکە. گوندی وەسان لە دۆڵی باڵەیانە لە نەعیە قەسرێ کە شوهەوایەکەی زۆر لەبارە لۆ هەنجیری. ئەو گوێزێکی زۆر باشە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت پاڵپشتی جوتیاران بکە بێگومان بەرهەمێکی خۆماڵی زۆر باشە بی هەم بەشی ناوخۆەکە هەم بەشی ئەوشەکە بنێر دێتە دەرەوە. بەداخەوە ئێستا گوێزی زۆر دێتە کوردستان کە هەمووی تامی تێکسووە هەمووی ئەکسپایر بووە. ئەوە هەنجوینی غەڵێفەیە، هەنجوینی سروشتیە، هیچ شەکر و هیچی پێ نەدرایە. کوالێتەکەی زۆر باشە لە کوێستانەکان بەرهەم دێ لە دەشتەکانیش بەس ئەوە تامی هەنجوینی غەڵێف لە کوێستانەکان زۆر میمە یعنی تامەکەی زۆر خۆشە. ئەوە سعری هەتا 75,000 هەتا 100,000 ڕوا. جۆرەکان موندرۆپی ئەمریکیە خۆی لە کالیفۆرنیا ئەمریکای بەرامەتی بەس هاتیتە کوردستانی ئێستا لێرەمە چاندیتمان نەوەچکەیە پێنجوێنیە سپیە کەمالیە تری ڕەشی فەڕەنسیە. زۆری نێو بەرهەمە کشتتوکاڵ لە ناوخۆیانەی لەو فستیڤاڵە نمایش کراون لە جۆری هەرە نایاب و دەگمەن و لە سنووری ئیداری سۆران بەرهەم هێنراون. ساڕان لە بازاڕەکان خواستی زۆری لەسرە و ئاسانە بۆ ساغبوونەوەی. مەبەستی لە بەرهەمی ناوەخۆ چ جیاوازێکی هەیە ستابێتمەندێکی هەیە هەبوونی ئەو جۆرە پیشانگانە ئێمە دەبێت کا لەسەر ئەو تایبەتمەندیانە بکەین کە هەبوونی ئەو بەروبوومانە و خواردنی ئەو بەروبوومانە لە ڕوو تەندروستیەوە جیاوازێکی یەکجار زۆری هەیە لەگەڵ بەروبوومەکانی دیکە کە لە وڵاتان دێتەوە بە مەوادی کیمیایی بۆی پارێزرا بێتن بۆ ماوەیەکی درێژ بمێننەوە. ئیدارەی سۆران کە ناوچەیەکی شاخاوی و کوێستانیە شوێنێکی گونجا و لەبارە بۆ بەرهەمە کشتتوکاڵیەکان و بەخێوکردنی مەڕ و ماڵات و جۆری هەرە نایابی هەنجوینیشی هەیە. ساڵانە ڕێژەیەکی زۆر لە هەموو جۆرەکانی بەرهەمی ناوەخۆ دەخاتە بازاڕەکان. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.
لە ئێستاە سەرۆکۆماری عێراق دکتۆر لەتیف ڕەشید لە نەتەوە یەکگرتوەکان و تاریکیە دەربارەی کەمپی هۆڵ بە بینەری بین. بەدیهێنانی ئاشتی و ئاسایش لە ناوچەکەمان و هەموو جیهاندا و زۆر سوپاس. Thank you very much, Your Excellency, for your insightful remarks. دوو ڕۆژی داهاتوو بۆ ئێران زۆر گرنگ و چارەنووسسازە بێ ئەگەری هەیە هەموو سزانێ و دەوڵەتیەکان و هەروەها سزاکانی یەکێتی ئەوروپا بخرێنەوە سەر ئێران و کە لە ساڵی 2015 ئەو سزانە بەهۆی ڕێکەوتنی ئەتۆمیۆ کە بە بەرجام ناسراوە هەڵپەسێردرابوون. هەفتەی ڕابردوو ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان بە 9 دەنگی نەخێر ئەو پرۆژە بڕیاری ڕەت کردەوە کە بۆ بەردەوامیدان بوو بە هەڵپەساردنی سزاکانی سەر ئێران. بڕیارەکە لەلایەن کۆریای باشوورەوە پێشکەش کرابوو کە ئێستا سەرۆکی ئەنجومەنی ئاسایشە. تەنها 4 دەنگی بەڵی پێدرا و 2 دەنگی بێلایەنیشی هەبوو. هەتاوەکو دوو ڕۆژی داهاتوو چارەنووسی ئێران تا ڕادەیەکی زۆر دیاری ئەکرێت و دەرئەکەوێت کە ئایا سزانێ و دەوڵەتیەکان ئەگەڕێنەوە بۆ سەر ئابووری ئەو وڵاتە یاخودنا هەتا ئێستا کە نزیک ئەبینەوە لە سەپاندنەوەی دووبارە سەپاندنەوەی سزاکان تمەنی ئێرانی بە تەواوەتی دابەزینی تۆمارکرۆ بەرامبەر بە دۆلار. بەڵام لێرەیە ئەمەوێ باسێکی ئەو پرۆژە بڕیارەتان بۆ بکەم کە ڕەت بۆ باسی ئەو سزانشتان بۆ بکەم کە ئەگەڕێنەوە بۆ سەر ئابووری ئێران. ئەو پرۆژە بڕیارە لەلایەن کۆریای باشوورەوە پێشکەشکرا بۆ ئەوەی کە بەردەوامی بدرێت بە هەڵپەساردنی ئەو سزانە کە لە ساڵی 2015ەوە هەڵپەسێردراون بەهۆی ڕێکەوتنی ئەتۆمی یا بەرجامەوە. بەڵام بڕیارەکە بە 9 دەنگی نەخێر و 4 دەنگی بەڵە و 2 دەنگی بێلایەن دەنگی نەهێنا بۆیە هەڵناپەسێردرێنەوە سزاکانی سەر ئێران. تەنها لە ئەگەری ڕێکەوتن بوو کە ئێستا لە هەموو کاتێک ئەو ئەگەرە لاواسترە کە ڕێک بکەون و زۆرترین ئەگەر هەیە کە ئەو سزانە بگەڕێنەوە بۆ سەر ئابووری ئێران. چالاکردنی سنابباگ لە مانگی ئابی ئەم ساڵا 2025 لەلایەن ئەم 3 وڵاتەوە چالاک کرایەوە و سنابباکیش لە بڕگەی 36 و 37 ڕێکەوتنە ئەتۆمیەکە کە وەکو وتم بە بەرجام ناسراوە ئاماژەی پێکراوە بۆ ئەوەی کە مسۆگەر بکرێت کە لایەنەکان پابند ئەبن بە ڕێکەوتنەکە لە بڕگەی 11 و 12 بڕیاری 22 ئەنجومەنی ئاسایشیش پاڵپشتی بەرجام کراوە و بەرجام پەسەند کراوە دیسانەوە باز لە سنابباگ کراوە کە ئەگەر بێت و ئێران پابند نەبێت بە خاڵەکانی ڕێکەوتنەکە ئەوە بە خێرایی ببێگەڕانەوە بۆ دەنگدان و ئەنجومەنی ئاسایش بڕیارەکە سزاکان دیسانەوە ئەسەپێنەوە بەسەر ئێرانە. بازانیاری زیاتر وەربگرین هەر لەم بارەیەوە. ئەو سزایانە کە ئەگەڕێنەوە بۆ سەر ئابووری ئێران لە دوای 24 سەعاتی داهاتووە بریتین لەمانە ساڵی 2006 لە ساڵی 2006 تا 2010 چەند بڕیارێک نزیکەی 6 بڕیار سزایان بەسەر ئێران ئاسەپان لەلایەنەتەوە یەکگرتووەکانەوە. ئێرانی خستە ژێر بڕگەی حوتی ئەنجومەنی ئاسایش کە ئەگەر بێت و ئێران ببێت تا هەڕەشە بۆ سەر ئاسایشی نێودەوڵەتی تەنانەت ئەتوانن ڕێکاری سەربازیش بەرامبەر بە وڵاتە بگرنە بەر. بەڵام بە باسی سزا ئابووریەکان بکەین ساڵی 2006 کە دوو بڕیاری 19 16 و 17 پەسەند کرا بۆ سزای سەر ئێران هەڵپەساردنی پیتاندنی یۆرانیۆمی ئێران بوو کاڵاو تەکنەلۆژیای ئەتۆمی و موشکی بە هیچ شێوەیەک نەبوو بخرێتە بەردەستی ئێران و مامەڵی پێوە بکرێت لەگەڵ وڵاتەوە سزا و بلۆکردنی دارایی و کەسایەتی و دامەزراوەکانی ئێران ئەو کەسانە کە پەیوەندیدارن بە حکوومەتی ئەو وڵاتەوە ئەو کەسانە کە پەیوەندیدارن بە دۆسیەی ئەتۆمی ئەو وڵاتەوە سزایان خرایە سەر دروستکردنی لیژنەی چاودێری سزاکانی ژێکێکی تر بوو لە خاڵەکانی لیژنەیەک دروستکرا بۆی بزان ئەو سزایانە لە چ ڕادێکا لە چه ئاستێکا بەسەر ئێرانە ئەسەپێت و جێبەجێ ئەکرێت. ساڵی 2007 یەک ساڵ دواتر بڕیاری 1747 دەرکرا ئەمەش خولێکی تری سزاکان بوو بۆ سەر ئێران کە کڕین و فرۆشتنی چەک و کەرەستەی سەربازی لەگەڵ ئێران بە تەواوەتی قەدەغەکرا. یارمەتی دارایی و قەرز بە حکوومەتی ئێران یەکێکی تر بوو لەو خاڵانە و هەروەها قەدەغەکردنەکەی هەڵبەتە قەدەغی دابینکردنی دارایی و تەکنیکیش یەکێکی تر بوو لەو بابەتانە. ئێستا لە ئێستاە بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هەیە ئەچین بینەری ئەبین و دواتر دێنەوە لای هەواڵابووریەکان.
هەروەها ڕەوانەکردنی یاخود ناردنی بۆ بەندەری جیهانی جیهان بە مەبەستی هەناردەکردنی بە شێوەیەکی یاسایی و ئوسوڵی لەو بەندەرەوە بە گوێرەی ڕێوشوێن و بنەما و گرێبەستە جیهانیەکان کە کۆمپانیای بە بازارکردنی سۆمە پەیڕێو لێ دەکات هەروەها لەگەڵ بڕێک نەوتە کە نزیکەی 50,000 بەرمیلی ڕۆژانەیە بۆ بەکاربوونی ناوخۆ کە وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان سەرپرسی دەکاتە ئەم ڕێککەوتنە کە بۆ ماوەیەکی زۆر چاوەڕێمان دەکات بۆ جێبەجێکردنی یاسای بودجەی فیدرالی بۆ هەر سێ ساڵی 23 24 و 2025 و دوایین هەمواری ئەو یاسایە بۆ ساڵی 2025 و لەسەر ئەو بنەمایە دانوستانەکان دەستیان پێکرد و نزیکەی 30 مانگی خایاند لە کەشوهەوایەکی پیشەییدا لە کەشوهەوایەکی ئەرێنیدا لە کەشوهەوایەکی نیشتیمانیدا و ئامانجیش لەوە دووبارە کۆنتڕۆڵکردنەوە و ڕێخستنەوەی کارەکانی هەناردەکردن لە باکوور بۆ ئەو نەوتەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت بە شێوەیەکی سەرەکیش بۆ گەڕانەوە بۆ جیهان و گەڕانەوەی ئەو نەوتە بۆ ئەوەی هەناردە بکرێت بۆ بازاڕە جیهانیەکان بە شێوەیەکی ڕەسەن کات لەسەر ئاسی جیهانی پشتی پێ ببەسرێت لە ڕێگەی کۆمەڵە کۆمپانیایەکی ڕەسەن و بەکاربەرانەوە بۆیە بە ئەو پەڕی پش و درێژیەوە چاوەڕێ ئەو ڕێککەوتنە بووین ئێمە ئێستا ئەم ڕێککەوتنە ڕادەگەێنین لە کاتێکدا کە کیشوەری ئەوروپا پێویستی بەو جۆرە نەوتەیە وەک جێگرەوەی ئەو کەمیەی کە لە نەوتی ڕووسی و هێڵەکانی ترەوە دروست بوو بۆ ناوچەکە ئەم نەوتە لە بەندەری جیهان بەردەست دەبێت وەک خۆشتان دەزانن ئەم بەندەرە لەسەر دەریای ناوەڕاستی لەسەر دەریای سپی ناوەڕاستە و لە ناوەڕاستی بازاڕی ئەوروپیدایە و دەکرێت هەردوو بازاڕی ئەمریکای باکوور و باشووریش نەوت بۆ ئەو دوو بازاڕی ئەمریکای باشوور و باکووریش دابین بکاتە بە شێوەیەکی شەفافانە ئەم ڕێککەوتنە سەری نەدەگرت ئەگەر ئاسێکی باڵای پیشەیی و پشتیوانیەکی باڵاو و پشودرێژی و دانوستانی بنیادنەرانەی پشودرێژانە نەبووە کە پێش هەموو شتێک بەرژەوەندەی باڵای عێراقی ڕەچاو دەکرد وەک یەک وڵاتی یەکگرت و بەگەلەکەیەوە لە باکووریەوە بۆ باشوور و وەداهاتە نەوتێکەشی کە داهاتی سەرەکین بۆ دەوڵەمەندکردنی بودجەی فیدرالی نیشتیمان بەو بڕەپارەی کە پلانی بۆ داڕژراوە لە ڕێگەی یاسا و ڕێساکانی بودجە بە تایبەتی یاسای بودجەی کۆتایی ئەم ڕێککەوتنەشە دانوستانێکی ڕاستەخۆی لە خۆگرد لەگەڵ کۆمپانیا بەرەمێنەرەکانی نەوت لە هەرێم و توانیمان بگەینە ئەو ئاسەی کە دڵنیایان بکەینەوە بگەینە میکانیزمێکی ڕوون و بۆ دانەوەی شایستە داراییەکانیان بەپێی یاساکە ئاماژەی بەوە داوە و ڕێککەوتنەکەش ئەوەی بە دۆکیومنت کردووە کە قەرەبووکردنەکە $7 بێ بۆ یەک بەرمیل بۆ هەر بەرمیلێک کە لەلایەن کۆمپانیای سۆمۆر وەردەگیرێت لە بەرامبەردا بە گوێرەی نرخی جیهانی بڕە پارێک دەخرێتە هەژمون یا هەژماری بانکی ناوەندی عێراقی لە بانکی فیدرالی ئەمریکی بە تەواوەتی و قەرەبووەکەش لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە دەبێت لە هەرێمی کوردستان بە بڕی $7 بۆ یەک بەرمیل بەو جۆرە قەرەبووکردنەوەکە بەو شێوە دەبێت بەرامبەر بۆ بەرمیلە نەوتانەی کە لە کێڵگە نەوتەکانی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێن ئەوەش بە گوێرەی میکانیزمێک کە جێبەجێ دەکرێت بۆ قەرەبووکردنەوە و پارەدانی عینی و هەمان میکانیزمی جیهانیە کە پشتی پێ دەبەسرێت و هەموو لایەنەکانی جە میکانیزمان قوبوڵە بۆ وەرگرتنەوەی ئەو شایستە داراییانە بۆ ئەوەی لە ڕێگەی بەرمیلە نەوتەکانەوە بدرێن و لە ڕێگەی کۆمپانیاکی بازرگانیەوە کە ئەو نەوتە وەردەگرێت و دەیخاتەنەوە بازاڕەکانەوەی جیهانەوە و پارەکانیش کە وەردەگیرێن دەخرێنە ناو هەژمارێکەوە لای حکوومەتی هەرێم بۆ ئەوەی قەرەبووی کۆمپانیا بەرەمێنەرەکان بکرێنەوە دوای ئەم قۆناغا لە ئێستاوە
گرێبەست دەکرێت لەگەڵ کۆمپانیایەکی جیهانی پسپۆڕی ڕاوێژکاریدا لەلایەن وەزارەتی نەوتی عێراقی فیدراالیەوە بۆ ئەوەی کار بکات و بۆ هەڵسەنگاندنەوەی خەرجی بەرهەمهێنان و هەناردەکردن بۆ هەر کێڵێک لە کێڵگە نەوتیەکانی هەرێم بۆ ئەوەی ڕوون بێتەوە کە خەرجیەکە چەندێکە کە ئایا بەرزترە یان نەزەمترە لە ئەو $16 بۆ هەر بەرمیلێک دیاری کراوە وەک سولفەیەک پۆلێن دەکرێت و پاشان پشت دەبەسرێت بە راپۆرتی ئەو کۆمپانیایە کە کاریگەریەکی ڕەجعی دەبێت و کە هیوادارین سبەینێ 27 مانگی 2025 ساعە 6 بەیانی نەوتەکە ڕادەست بکرێت. ئەمە ئەوەیە کە ئێمە پێگەیشتوین وام ڕێککەوتنەش ڕێککەوتنێکی کاتی نابێت بەڵکو ئەمە بناغەیەک دادەڕێژێت بۆ لێک تێگەیشتنی دوورمەودا و درێژمەودا پشت بخوا ئەمە دەبێتە هۆی کۆتایی پێهێنان بە هەموو ئەو ناکۆکیانەی کە لە قۆناکانی ڕابردوو تا بینیمانە و ڕاگەاندنی جددیەتی حکوومەتی فیدراالی و حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیا بەرکارەکان یاخۆدە و کۆمپانیانە کە لە عێراق کار دەکەن بۆ کۆتایی هێنە بە هەموو ناکۆکیەک و هەموو گومانەیەکی بە قاچاقبرنی نەوت و بۆ هەر نەوتێک کە لە کۆنتترۆلی عێراقی دەردەچێت لەبەرەوە لە ڕاستیدا ئێمە دەمانەوێت کە مژدە بەگەلی عێراقی بدەین کە داهاتی ئەو نەوتە دەچێتە نێو بودجەی گشتی وڵاتەوە و وا دەکات حکوومەتی عێراقی بتوانێت پابەندیە داراییەکانی کە لە بودجەدا هاتووە جێبەجێ بکات و کە پەسەند کراوە بۆ ئەم ساڵ پشت بخوا بۆ ساڵانی داهاتوش. زۆر سپاسانەکەم سڵاوتان لێبێت لە تۆڕی میدیای عێراقیەوە سۆمۆ داهاتەکانی نەوتی هەرێمی کوردستان وەردەگرێتەوە ڕۆژانە چەنە نەوت هەنارە دەکرد لە ڕێگەی بۆریانەوە نەوتی کەرکووکیش لە ڕێگەی بۆری هەرێمی کوردستان هەنارە دەکرێت سۆمۆ بەڵێ پەیوەندیدارە بە ڕێککەوتن نامەی هێڵی عێراقی تورکی لەبەرەوە وەزارەتی نەوت و کۆمپانیای مارکێتینگی نەوت پەیوەندیدارە بە پێدانی شایستە داراییەکانی بەکارهێنانی هێڵی نەوتی عێراقی تورکی ئەوش بەگوێرەوە ڕێککەوتن نامەی کە ئیمزاکراوە لەگەڵانی تورکیدا تا کۆتایی مانگی تەمموزی 2026 لە ئێستاشدا کار دەکەین بۆ چاوخشانەوە بە مەرجەنویەکانی ڕێککەوتن نامەی نوێ کە لەلایەنی تورکیەوە ڕەوانەی ئێمە کراوە و ئێمەش بەنیازین دەست بکەین بە دانوستان و شتێکی باش شێکە پرسیارەتان کرد چونکە ئەم ناردنە بەم بڕە لە کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان وا دەکات دانوستکاری عێراقی کە بتوانێت دانوستان بکات لەگەڵ لایەنی تورکیدا بەهێزێکی زیاترەوە و بەتوانایەکی زیاترەوە چونکە ئەو بۆریە کە لە تورکیاوە دەڕواتە بڕێکی زیاتر لە 1 ملیۆن بەرمیل ڕەوانە دەکات و بۆی ئێمە پێویستمە بەرەمێنانە پێویستمە بەناردەکردنە بۆ مسۆگەرکردنی بەکارهێنانی ئەو هێڵانە و ئەمبارەکانی نەوت بە توانە و لایەتوێکی باشترەوە بەڵام سەبارە بە و توانەکانی هەناردەکردنی نەوت لە کێڵگەکانی نەوتی هەرێم و کە پێشبینی دەکرێت بەرەمێنان لە ئێستادا نزیکەی 240,000 بەرمیلە لە ڕۆژێکدا نزیکەی 50,000 بەرمیلی لە ڕۆژێکدا بۆ بەکاربردنی ناوخۆیان ئەوەشی کە دەمێنێتەوە کە نزیکەی 190,000 بەرمیلە لە ڕۆژێکدا هەناردە دەکرێت بەڵام ئەوە ژمارەیەکی چەسپاو نییە کە نەگۆڕێت ئێمە دەزانین دوای دەرچوونی بڕیاری دادگای فدرالی لە ساڵی 2022دا و دوای دەرچوونی بڕیاری دادگای پاریس لە ساڵی 2023دا هەناردەکردنەوە وەستا یاخڕەوانەکردنیەوە وەستا ئەو ڕاوەسانەش مانای کەمبوونەوەی و بەرهێنانەکانە لە کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان لەبەرەوە تێکڕای بەرهەمێنانی کێڵگەکان لەم ڕێککەوتنەدا دەبێتە فاکتەرێکی پاڵپشت بۆ هەموو کۆمپانیەکان کە لە هەرێمی کوردستان کار دەکەن بۆ ئەوەی کە و بەرهێنانەکانیان زیاتر بکەن و ئەوەش دەبێتەوە هۆی ئەوەی کە بەرهەمی زیاتر بێتە بەردەست بوو ئەوەش بە گوێرەی یاسای بووجە کە 400,000 بەرمیلە لە ڕۆژێکدایە ئەگەر بێت و زیاتریش بێت بۆی کە هەناردە بکرێت بە بازاڕە جیانەکان سەبارەت بە نەوتی کەرکووک کاتێک کە بەردەست بوو بۆ هەناردەکردن ئەوە لە ڕێگەی هەمان هێڵەوە هەناردە دەکرێت تەنانە نەوتی بەسڕاشە ئەگەر تۆڕی
بۆریەکان تەواو بێت ئەوە دەتوانین هەمان هێڵ بەکاربهێنین ئەمەش بۆ داهاتوو پشت بەخوا بۆیە عێراق و وەزارەتی نەوتی فدرالی کار دەکات بۆ زیادکردنی دەواازەکان و دەریچەکانی هەناردەکردنی نەوت بە ئاسانترین شێوە کە بکرێت سڵاتان لێبێت هەمووان دەزانن هێڵەکە لە ئازار 2023 وەستاوە کەی بەکاردەهێنێت کەی ڕەوانەکردنی نەوتەکە لە بۆرێکەوە دەست پێ دەکات پرسیارێکی زۆر باشە کە نیشانی پیشەی بوون لایەنی تورکیە لە مانگی 2024ەوە ڕای گەیاندووە و تاکو ئێستاش چەندین جارجەختیان کردێتەوە کە هێڵەکە لە ئامادە باشی تەواو دێت تەواو ئامادەیە بۆ وەرگرتنی تەواوی ئەو نەوتەی کە لە عێراق و بەرهەم دەهێنرێت و کە بە کەڵکی هەناردەکردن دێت لە ڕێگەی سیستەم و تۆڕە بۆریەکانی نەوتی عێراقەوە بۆ هیچ کێشێکمانەوە ئەوان ئامادەن و لە ماوەی ئەم چەند ڕۆژەشدا قسەمان لەگەڵ کردوون بۆ دڵنیا بوون لە توانای بەکارهێنانی هێڵەکە و ئەمارەکان و نەبوونی هیچ کێشەیەک و بەکەڵک هاتن یان بۆ دەستکردن بەکاری هەناردەکردن و وەڵامەکانەوە بوو کە بەڵێ ئێمە پابندین و ئێمە ئامادەین بۆ وەرگرتنی ئەو نەوتێکی بەرەمی دێنن بۆ هیچ گرفتێک لە ئەو بابەتەدانە بەڵام سەبارەت بە کاتی ڕەوانەکردن سبەینێ شەممە دەست پێ دەکات ساعت 6 بەیانی زۆر سپاس. ئەوەی بینیمان کۆنفرانسی ڕۆژنامەوانی بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ بوو دەربارەی ڕێکارەکان و میکانیزمی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان هەر بەم هەواڵەیە مەشکۆتایی بە هەواڵابووریەکانی ئەم ڕۆهێنین زۆر سپاس کە بینەرما بوون.